بەشێکی زۆری ئەم دۆخە سەختە ئابووریەش ئەنجامی سیاسەتی هەڵی تەنیا پشتبەستن بە داهاتی ناجێگیری نەوتە. شکستی حکوومەتی هەرێم لە دابینکردنی موچە ڕێژەی بێکاری زیاد کردووە. کابینەی نوێم لە سەرەتای دەست بەکاربوونیدا بانگەشەی حکوومەتێکی بەهێزی دەکرد. دوای ساڵێک بانگەشەکە وەک قسەیەکی بۆش و بێناوەڕۆک مایەوە. لە هەرێمی کوردستان 1,250,000 موچەخۆر هەن کە دەکاتە ڕێژەی لە 120 دانیشتوانی هەرێمی کوردستان. شکستی حکوومەتیش هەر لە دابینکردنی موچە کاریگەری ڕاستە و خۆی کردوتە سەرزیادبوونی ڕێژەی بێکاری و بێبازاڕی. لە ئێستادا بەهۆی بێموچەیی بازاڕەکانی هەرێمی کوردستان کەمترین کڕیار ڕوویان تێدەکات. کاسبکارانیش بێکار بوون. هەر بەهۆی بێموچەییەوە پرۆژە بچووکەکان تووشی ئیفلاسی بوون و بێکاری زیادی کردووە. بە پێی ڕووپێویەکی ڕێکخراوی ئاشتی و ئازادی کە لە نێوان 14 سێ بۆ 1/6 2020 ئەنجام دراوە، ڕێژەی بێکاری لە هەرێم بۆ 144 بەرز بووەتەوە. بە پێی دوایین ئاماری سندوقی دراوی نێودەوڵەتی کە لە مانگی ڕابردوو تا بڵاو کراوەتەوە، ڕێژەی بێکاری لە عێراق و هەرێم بۆ لە 140 بەرز بووەتەوە. پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم بۆ مانەوەی خۆیان لەسەر کورسی دەسەڵات کەرتەکانی کوشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاریان وێران کردووە و زۆرترین خەڵکیان کردوتە موچەخۆر. ئەمە ژوای کردووە لەگەڵ سەرهەڵدانی کێشەی موچە بێکاریش زیاد بکات.